عێراق سوڕانەوە لە بازنەیەکی داخراودا. نووسینی ئەبوبەکر عەلی. لە زۆر جار و بۆنەی جۆرا و جۆردا و لەوانەش لە دوای هەڵبژاردنە پەرلەمانیەکەی ساڵی ڕابردوودا ئاماژەمان بۆ کردووە کە عێراق لە بەردەم چارەنووس و ئایندەیەکی نادیاردایە، بەواتای وشەی خەسڵەتی دەوڵەتی تێدا نییە و تەنها قەوارەیەکی نێودەوڵەتیە. چاکسازیکردن تێیدا زۆر قورسە و هەلومەرجی گۆڕانش لە ڕێی ڕاپەڕین و شۆڕشەوەی تێدا نییە. لە سۆنگەی لەباربردنیەوە لە ڕێگەی گۆڕینی بۆ شەڕی ناوخۆ لە بنبەستی سیاسیدا دەژیت، واتە نوخبەی حکومڕانی دوای 2003 چارەسەری قەیرانەکانی پێنەماوە و جێگرەوەشی نییە یاخود ناهێڵدرێت ببێت. دەستێوەردانە هەرێمایەتیەکان چارەسەرکردنی ئاڵۆزتر کردووە و لە پرسێکی عێراقی ڕوودەری کردوون و ڕاهەندێکی ئاڵۆز و نوێی پێداوە. ئەوەی ئێستاش لە بەغدا و لە پەرلەمانی عێراق ڕوودەدا پلانەوەیەکی بێ ئاسۆیە لە ناو هەمان بازنە و چوارچێوەدا. جارێکی تریش دەری دەخات ئەوەی لە عێراقدا بە چارەسەر ناو دەبرێت، لەوانەش هەڵبژاردن لە سایەی لاوازی ژێرخانی دیموکراسی و دەسەڵاتی میلیشیا و گەندەڵی و دەستێوەردانی دەرەکیدا دەبێت بە سەرچاوەی کێشە و قەیران. هەوڵەکان بۆ گۆڕینی جوزئی فەزاکەش لە ناو خودی بازنە حکومڕانیەکەدا کە هاوپەیمانیە سێقۆڵیەکە نوێنەرایەتی دەکرد ڕووبەڕووی بربەستی گەورە بۆتەوە. ئێستاش هەروەک چۆن بنبەست و داخرانە سیاسیەکەی چەند مانگی ڕابرد و کێشە بوو، پێکهێنانی حکوومەتیش بێ سەدر کێشەیەکی ترە. ڕەنگە تەنها هەندێک لەو جۆرە کێشەکان گۆڕانکاریان بەسەر دابێت. درێژەدان بەدۆخی ئێستاش دیسانەوە کێشە و قەیران بەڕێکردنە. هەڵوەشانەوەی پەرلەمان و هەڵبژاردننی پێشوەختەش بژاردەیەکی تاقیکراوەیە، هەروەک پێشتر چارەسەر نەبوو پێناچێت ئێستاش چارەسەر بێت، بەڵکو خۆدانە بەدەست شەپۆل و چارەنووسێکی نادیارە. ئەگەریش هەیە قەیرانەکان قوڵتر بکاتەوە و کۆی سیستەم و پرۆسە سیاسیەکە لە هەندێک حاڵەتدا لە دۆخی داڕوخان نزیک بکاتەوە، چونکە هێندەی بژاردەیەکی ناچاری و دڵبەندیە، بەڵکو حیسابکردن بۆ بەختی سیاسی هێندە ئاماژە نییە بە بیرکردنەوەیەکی عەقڵانی عەقڵی ئەعمالی سەرکردەکان و چارەسەرکردنی کێشەیە بە کێشە. کاتێ هەڵبژاردن وەک میکانیزمێکی دیموکراسی لە سای نەبوونی دام و دەستگای بەهێزی نیشتیمانی و ناسنامەیەکی یەکگرت و کۆکەرە و مەرجەعیەتی دەستوردا لە دۆخی یاساییدا نەتوانێت کێشەی دەسەڵات چارەسەر بکات و تەنها شەڕعیەتی گەندەڵی کردن و بە غەنیمەت سەیرکردنی دەسەڵات و مامەڵە لەگەڵکردنی تازە بکاتەوە. دەبێت لە سەروبەری قەیرانێکی وەک ئێستادا چی بکرێت کە بەرهەمی شکستی گرەوکردنە سەر هەڵبژاردنی پێشوەخت بۆ دەرچوون لە بنبەستە سیاسە خنکێنەرەکەی پێشوو. لێرەشەوە وڵاتەکە زووتر بەکردەوە دەچێتە دۆخی لە ناکاوە، پاژماوەی ڕێساکانی گەمە سیاسیەکان لاوازتر دەبێت کە ئەویش یەکسانە بە ئەگەری بەرپابوونی ئاشوب و فەوزایەکی زۆرتر. لە ڕوویەکی ترۆ حکوومەت لە دەرەوەی سەدرەوە پێکیش بێت ئاسان بەڕێوە ناچێت، لافی چوارچێوەی هەماهەنگیش بەتاڵ دەبێتەوە کە پێیدا دەگرت لەسەر ئەوەی دەبێت گەورەترین فراکسیۆن لە پێکهاتەی شیعە بێت، چونکە ناچار دەبێت بە هاوپەیمانی یاخود لێک تێگەیشتن و سازان لەگەڵ کورد و سوننا. گەر بشێوێت بۆ گۆڕینی یاسای هەڵبژاردن و پێکهاتەی کۆمیسیۆن سوود لە دیار نەبوونی فراکسیۆنی سەدر ببینێت ئاسان نییە، چونکە ڕازیکردنی پارتی و سوننەکانی دەوێت، هەروەها گێڕانەوەی دۆخەکەیە بۆ پێش ڕاپەڕینی تشرین ئەوەش دەرکەوتەی خۆی دەبێت. سەدریش بەم هەنگاوەی گەر هەر بەم جۆرە بڕوات خۆی خستە دەرەوەی پرۆسەی سیاسیەکە و لێپرسراوێتی لە ئەستەوخۆی کردەوە و ڕاگەیاند لێپرسراو نییە لەوەی ڕوودەدات. دەستکراوەش دەبێت بۆ کردنی ئەوەی بە گونجاو و بەرژەوەندی دەزانێت، بەڵام ئەویش هەرچی بکات تا ڕادەیەکی زۆر دووبارەکردنەوەی شێوازی تاقیکراوەکانی ڕابردووە لە کاتێکی جیاوازتردا. دۆخێکی بەم جۆرەش دەیخاتە ڕوو کە سەرجەم هێز و سەرکردە دەستڕۆیشتوەکان لە بەردەم چارەسەرکردنی کێشەکاندا زۆر داماون و توانای سەرکردەییان لە ژێر پرسیاری قوڕزدایە. پێشومایە بەشێکیشیان هەر لە بنەڕەتەوە داخوازن دۆخەکە وەک جاران درێژەی هەبێت، واتە بە تەواوەتی دانەڕوخێ، بەڵام کێشەکان بەردەوام بن چونکە مانەوە و بەرژەوەندیانەوەدایە. هەموو ئەوەش وای کردووە عێراق لە ئێستادا لە بازنەیەکی داخرا و قەنگدرا و بێ ئاسۆدا بسوڕێتەوە.